بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. بیبەری تۆنیشمان هەیە بەخواستی خۆمانەتی ئەکەین. وەکوتمان 2 پەرداخ ئاوی گەرمی تێەکەین. دواتر خوێی زبر، بەم شێوازە کەرەستەکان تێکەڵاوەکەین کە خوێکەمان تێکرد. ئەگەر ڕووبەهەنارەکەمان ڕەنگی کاڵ بوو ئەتوانین بیکەین بە 3 کوپیش. ئێمە 2 کوپمان بەکارهێنا. لیمۆکان دانەی لەسەری. ئەم ترشیاتە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەتوانیت بەکاری بێنی. خەینە سەلاجەوە بە ئاوی گەرم کەرەستەکانمان تێکەڵاو کردووە. لە دوای 3 ڕۆژ بەکاریەت، چکە بەرهەمەکانی سەعید خۆی هەمووی سوێر کراو بوو. هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ و ئێوەش دووبارەی کەنەوە. ترشیاتی ڕووبەهەنار ترشیاتێکی خۆش و ئاسانە. بۆ ڕەمەزان شتێکی تایبەتە. تەندروستە، چکە زۆربەی سەوزەکانی تایە.
ئێساش ترشیاتەکەمان ئامادەیە. وەکو ئاماژەمان پێکرد ترشیات خواردنێکە هەموو کاتێک لەسەر سفرە ئەبێ هەبێت. ترشیاتی ڕووبەهەنار ترشیاتێکی ئاسانە بە تایبەت کە کەرەستەکانی هەمووی سوێرکراوە و حازر بن. ئێمە بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید ئەم ئێوارێ ئەم ترشیاتەمان دروست کرد و کاتێکی کەمی ویست و ترشیات تەندروستە، شتێک نییە کە زیانێکی وای هەبێ نەتوانی بیخۆی بۆ نەخۆشی یان شتێت. وە زۆربەی بەرهەمەکانی سەوزەن هیوادارم هەموو لایەک بە دڵی بێ و دووبارەی کەنەوە. دیارە ئێمە ئێستا کە ئامادەمان کردووە 3 ڕۆژی ئەوێت هەتاکو حازرە بێ. ئاساییە ئێستاش بخورێت چونکە بەرهەمەکانی هەمووی سوێرکرا و حازرن، بەڵام هەتا بمێنێتەوە تام و چێژێکی تایبەتتری ئەبێ. ئێمە وەکو باسمان کرد پەرداخێک سرکەمان بەکارهێنا سرکەی ترێ و 2 پەرداخ ڕووبەهەنار، کەوچکێک خوێی زبر و پێکهاتەکانی کەش هەمووی بەرهەمەکانی سەعید بوون بەکارمانهێنا، سیر و سێوی بنعەرز و بیبەری تون بوو لەگەڵ زەیتونە، کەلەرم و قەرنابی تیشمان بۆ ورد کرد و لەگەڵ گوێزەرە. هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ. خوانیم ئێوارێشمان پێشکەش کردن بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. ڕۆژ و تاعەتی هەموو لایەک قبوڵ بێ و تا ئەڵقەی ئایندە خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێف حسێن ئەزمموی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکە. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.